بەڵێ وەک لە سەرەتای بەرنامەدا باسمان کرد ئەمڕۆ باس و خواسی تەوەری ڕۆنیا تایبەتە بە گشتی بەشێک لەو پەرتوکە ڕۆژنامەوانیانەی کە بەڕێز ئەنوەر حسێن بازگر دەربارەی شۆڕشی باکووری کوردستان و پارتی کرێکاران نووسیوێتی و بە دیاریکراوی لەسەر پەرتوکی شۆڕشی قەندیل قساکەین. پێشوەی کێمە هەرگیز ڕوونکردنە بدەین لەسەر ناوەڕێکی کتێبەکەمانەوێت لەگەڵ خودی نووسەر خۆیان باسی ناوەڕێکی کتێبەکە و هەروەها ئەو تایبەتمەندیانە بکەین کە ئەم کتێبە لە خۆی گرتو بووە. سەرەتا پەرزەنەرە زۆر بەخێر بێت، بارینتان باش لەگەڵمان بەخێر بێت، بانی باش. جا سەرەتا پێشەوەی کە هەر باسی کتێبەکان کەین بلای بەشێکی زۆرمان بێگومان کارەکانی و ئاشنایە، بەڵام حەزمان کرد تۆزە بگەڕێنەوە بۆ ڕابردوو بزانین سەرەتای دەستپێکی کاری ڕۆژنامەوانی ئێوە بۆ کێ گەڕێتەوە و ئەم تەمەنتان لەگەڵ ڕۆژنامە نووسیات چۆن بەڕێکردو. زۆر سپاس بۆ ئێوە، بەیانیتان باش. وڵا کاش هادیار خۆت شایدی بەشێکێتی من لە دوای ڕاپەڕینەوە لە 2009ەوە دەست کردەوە بە کاری ڕۆژنامە نووسی. ماوەیەک سەرکارم لەگەڵ کاک عەباس شوان هەبوو شتمە نووسی، بەڵام ئەو وەکو برایەکی گەورە وەکو ڕۆژنامە نووسێکی بەتەجربە و کاتە پێوا بوو ئەمانە کاری ڕۆژنامە نووسی نیە، نووسینی باش نین. بەهەرحاڵ دوای ئەوە لە 94-95 دەستم کرد بە نووسینی بابەتی ڕۆژنامەوانی بە تایبەتی سیاسی لەسەر لە کوردستانی لە ڕۆژنامەی کوردستانی نوێکە و کاتە ڕۆژنامەیەکی ڕۆژانە بووە، ینی خەڵک زۆر گرنگی بە ڕۆژنامە و بە میدیای چاپکراوەدا لە ڕێگای کوردستان لە ئاڵای ئازادی لە هەموو ڕۆژنامانی کە لێرە بوو مشتمە نووسی و بە تایبەتی هەم بابەت زۆرتر بابەتی سیاسی مەنووسی و زۆرتریش بابەتی خارجی مەنووسی، ینی لەسەر دەرەوەی کوردستان، ینی مەسەلەن لەسەر کێشەکانی ئەفغانستان ئەو کاتە لەسەر کێشەکانی نیمچە کشوەری هیندستان لە نێوان هیندستان و پاکستان و پڵێنەکانی تامیلوانە. جارێک خانمێک بەرپرسی لاپەڕە بوو لە ئاڵای ئازادی وتی نینەوتی ئەوەنە خەریکی نووسینی لەسەر ئەفغانستانەوەوانە ئەگەر ئاوا بڕۆ پێ دەڵێن ئەنوەر ئەفغانی. ینی خۆم بەڕاستی حەزم لەمە ینی پێم وابوو ئەو لەو کاتەیە زۆر قسە لەسەر کێشە دەرەکیەکان ناکرێت، مەسا ئەو کاتە هەلە نیمچە کشوەری هیندستان حرەکەی پڵەنکانی تامیل زۆر بەقووەت بوو، ینی کێشەیەکی سیاسیان هەبوو وەکو گەلی کوردستان. بەهەرحاڵ دوای مامۆستا حەمە نووری کە هەم مامۆستان بوو یادی بەخێر و هەم ڕۆژنامەنووسێکی زۆر باش بوو لە کوردستانی نوێ، پێشنیاری بۆ کردم کە ئاوا بکەم ئاوا بنووسم ئەوانە. دوجار بەڕاستی لە بیرمێ ساڵی 1996 بوو پێم وایە مەقالێکم نووسی بوو بە ناوی باری دەستکردی جوگرافیا و جیۆپۆلیتی کوردستانی کردوتە دەوڵەتێکی کشوەری، ینی لەسەر شەقامەکان ئەو کاتە ڕۆژنامە زیاتر بڵاوکرایەوە بابەتەکەی مناوە لەسەر دانرا بوو، ینی گرنگی پێدرا بوو، هەستم کرد بابەتێکی باشم نووسیوانی. بەهەر حاڵەتوانم بڵێم بە دوای ئەوانە ئیتر من دواتر بوومە خۆش دەزانیم وەسەر نووسەی ڕێبازی ئازادی و یعنی لە کورتی لە دوای نەوەیەکەوە من دەستم بە کاری ڕۆژنامە نووسی کردووە و خۆش دەزانی کاری ڕۆژنامە نووسی ئەم کارێکی خۆشەوە، ئەم کارێکی تااقەت پڕوکێنە و ماوەیەکی زۆر سەر نووسەری ڕێبازی ئازادی پاشکۆی ئەدەبیەکەی دوجار گۆڤاری ئایدیا دوجار گۆڤاری ڕۆژنامە نووسان لە سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان و لە چەند کەناڵی جیاواز تا ماوەیەک بەڕێوەبەری ڕادیۆ گەلی کوردستان بووم و لە هەموو ئەوانە بەڕاستی کارم کردووە توانم بڵێم ئیتر لە ماوەی ئەم 30 ساڵەیە بەردەوام لە ناو کاری میدیا و ڕۆژنامەگەری کوردی ئەوە بووە و هەبێت پشت لەم بەداخەوە کە لە ئێستاە میدیای کوردی وای لێ هاتووە ئینسان جاری وایە نیگەرانە لەو بارودۆخی کە میدیای کوردی تێکەوتووە کە هەواڵ شوێنێکی مثبەتی نیە لە ناو کۆمەلگایەوە زانیاری دروست نادرێ بە خەڵک و یعنی جۆرێک لە لۆمپەن لە ناو ئەم میدیایە هەیە کە بەڕاست و چەپجوێنەدا سوکایەتیەکەوە نازانێکەوە چەندە کاریگەری سلبی بەجێڵێ لەسەر کۆمەلگا لەسەر باری سایکۆلۆژی و سۆسیۆلۆژیای خەڵک و لە هەمان کاتە
یعنی لە بیرم کاتی خۆی لە شەڕەکانی 2014 و 15 داعش وتبی ئێمە زۆر استفادە لە میدیای کوردیەکەین ڕاستی شیە کرد مەسەلەن لە شوێنێکا شەڕە کامێراکە چێتە سەر سەنگەرەکان و لیانە پرسێ فیشەکتان پێەیە ئەوی ژەڵێنەوە لاوەز ئەممان خراپە پێشمەرگەکە پێشمەرگە لە سادەی خۆیەوە لە مەسەرەن ئەمە ئەوگە دوای ئەو موقعانت بۆ دیارریەکە تۆ بزانە ئێسادی قەت بە لە شەڕی ئۆکرانیا رووسیا کام میدیا سنگەرەکانی گەورەتری میدیاکان لە حزوریانەیە ڕێگان نادەن مەسەلەن سنگەرەکانی شەڕەکە بگوازرێتەوە بێگومان بەڕێزانەوە زیاتر باس لە ببورن ڕۆڵی میدیا و شێوازی کارکردنی میدیاکانەکەن بەڵام بەر لەوە ئێمە دەزانین کە کەمن ئەو میدیاکارانە و ڕۆژنامە نووسانێک کە دەست دەدەنە کاری نووسین ئەکرێ هەندێک لەسەر گرنگی نووسین بدوێن کە چەندێک گرنگە میدیاکار نووسینی هەبێت و دوجار بەڕێز ئەنوەر ئامانج لە نووسین و لە بڵاوکردنەوەی کۆمەڵێک کتێبی ڕۆژنامەگەری ئامانجی لێ چییە؟ زۆر سوپاس وەڵا خۆی دقیقەن ڕاستە یعنی کاری ڕۆژنامە نووسی پیشەیە یعنی وەکو هەر کارێکی تر وەکو ئەگەر جەنابەت مەسەلەن ئەندازیار بی پێویستە چی بکەی پێویستە بە قۆناقێکی زۆر تێپڕی تاوەکو بیتە ئەندازیارێکی باش جا لە بواری کارەبایە لە بواری میعماریە لە بواری هەندەسە لە هەر بوارێکە مەسەن کاتێکە پزیشکی پێویست وەکو پیشەی پزیشکی هەڵەبژێری پێویست بۆیە قۆناقێکی زۆر بپڕی و مەهارەت و شارەزایەکی زۆرت بێ هەم نەزەری و دواتریش ئەمەلی بە نظری من کاری ڕۆژنامەنووسی وەکو پیشە هیچی لەمانە کەمتر نییە کە گرفتەکە لە کوردستان زانی خانم ئەوەیە کە کاری ڕۆژنامەنووسی بە پیشە نەناسێنراوە لەلایەن حکوومەت و دام و دەستگاکانیەوە یاسای ژمارە 35 ساڵی 2010 هەیە ئەم یاسایە ئەڵێ ڕۆژنامە نووس پیشەیە و هەمان مافی فەرمانبەرێکی دەوڵەتی هەیە کەچی هیچی لەمانە جێبەجێ نەکراوە گرفتەکەوەیە گرفتی سەرەکی کاری میدیا لە کوردستانەوەیەکە کاری ڕۆژنامە نووسی بە پیشە سیر ناکرێت جەنابەت ئەگەر پیشەکەت ڕۆژنامە نووسا وەکو مامۆسایەک سیر ناکرێت وەکو مهندسی وەکو ئەندازیارێک سیر ناکرێت کە پیشەیە ئەمە بۆچی ئەمە پەیوەندی هەیە بە تێگەیشتنی سلبی حکوومەت و دام و دەستگاکانیەوە کە هەندێجار پێی وایە ڕۆژنامە نووس دوژمنە هەواڵی ناڕاست بڵاوکاتەوە ڕەخنەی لێگرێ ئەمە لەم سیستەمانەی هاوشێوەی هەرێمی کوردستان کارکردن لەگەڵ دەسەڵات و میدیا و پەیوەندیەکانیان هەمیشە خراپە بەرەوەی گومانیان لێکەیە بەڵام لە ڕاستیە قسەکەوەیە کە کاری ڕۆژنامەنووسیە بێ ینی لانی کەم کۆلێجێک ناوەندێکی ئەکادیمی تاو بکە دوو هەم پێویستی بەردەوام بەخوێندنەوە و زانیاری دروست هەیە تاوەکو خەلفیەکی سەقافی زۆر باشی هەبێسێ ئەم لە ڕووداوەکان ئاگادار بێەوەی جەنابیش دێڵی استراتیژ و ئامانجەکەی چییە بە نەزەری من یەک ینی کاری ڕۆژنامەنووسی وەکو پیشە سەیریکەی ئەبێ جیاواز بێ لە فکر و ئایدۆلۆژیا بۆچوونی خۆت مەسەلەن تۆ کاتێک کە لێرە بەرنمەیەک پێشکەشەکەی ئەگەر ئایدۆلۆژیاکەت فکرەکەت هەرچیەکە ئەو بۆ خۆت بەڵام کاتێ لەگەڵ من وەکو کارمەندێکی دەوڵەت وەکو بەڕێوبەرێ وەکو وەزیرێ قساکەی ئەبێ مەسەلەن خۆت داماڵی لەم ئایدۆلۆژیایە نابێ وەکو خۆت چۆن بیرەکەیتەوە منیش وا قسە بکەم بەدڵی تۆ ینی قسەکەوەیە کە کاری پیشەیی ئەبێ کارێکی حرفەیی بێ و لە خزمەت 100% لە خزمەتی کۆمەلگایە بێ و گەیاندنی ڕزانیاری ڕاست و دروست بێ من ئەوە ناشارمەوە بڵم بەشێ لە کارەکانم ئیدۆلۆژی بوون بەڵام نەمهێشتۆ کاریگەری منفی لەسەر کاری پیشەکە دابنێ مەسە ئەو کتێبانی کە ئێستا لە بەردەستایە جەنابشتان باستان کرد لە دوجارە ئەگەر بەرگێکی ئایدۆلۆژیشی لە پشتەوە بێ بۆ حرەکەتێکی سیاسی بەڵام قەزەیەکی نەتەوەیشی لە پشتەوەیە کە لە مەسەلە ئیدۆلۆژیەکە گەورەترە والحاصل لە کولدا خزمەت دەکا بە کۆمەلگای بەشەری بە کۆمەلگای کوردستان بە بزوتنەوەی و حرەکەتێکی چەپ و بزوتنەوەیەکی ئینسانی و بزوتنەوەیەکی نەتەوەی نیشتیمانی قسەکەوەیەکە ئەوە گرنگە بەڵام لەگەڵ هەمووانە ینی بەڕاستی قسەکەوەی چەنە لە کاری میدیایی لە کاری ڕۆژنامەنووسی پیشەیانە کار بکەی سەرکەوتوتری و باشتر پەیامەکە دەگا بەڵام دیسانە بێ بڵێم لە دەینەوەتەکان وانە بوو لە دەینەوەتەکان بەو ئیمکاناتەکەمەوە کاری ڕۆژنامەنووسی باشترە چوە پێش لە ئێستا تا دەی 2000ەکانیش باش بوو میدیا ئەهلی هات کەناڵ ڕادیۆ تەلەڤیزیۆن چی بڵام بەهۆی ئەو قەیرانانی ڕووی لە هەرێم کوردستان کرد
و بەهۆی ئەم ناپیشەی بوونەی بەشێکی زۆر لە ڕۆژنامە نووسان و بەهۆی دەخالەتی ئەم حیزبانە بەلا ڕێبەربردنی پیشەکە مەسەن بۆ معلوماتی جەناب لە 2015 لە کۆی نزیکەی 950 ڕۆژنامە و گۆڤار زیاتر لە 990 داخران ئەو بەشێکی ڕاستە پەیوەندی هەبوو بە قەیرانەکەەوە کەناڵی معتەبەر داخران بەڵام ئەتوانم بڵێم ئەکسەریەتی ئەوانەوە بوو کە نەیانتوانی پەیامێکیان هەبێ پیشەیی نەبوون دروست کرابوون هەندێکی بۆ لێدانی ئەشخاص بوو هەندێکی بۆ لێدانی حیزبێکی تر بوو هەندێکی بۆ لێدانی ینی ئامانجێکی پیشەی لە کارەکان نبوو لەبەرەوە کارەکە کۆتایی هات وە کاریگەری سلبیشی دانەنا لەسەر مەدانی میدیا لە هەرێمی کوردستان هەنی کە ئەو هەموو ڕۆژنامە گۆوارە داخرا نەیتوانی مەسەن بڵێ وڵا جێپەنجەیەک بەجێڵێ ئێستا لە ئەوروپا کاتێک کەناڵێکڵێ کەناڵەکەم لە پەیپەرەوەکەم بە دیجیتال مەسەن ڕۆژنامەی نیویۆرک تایمز کاریگەری بەجێڵێ BBC هەر بڕیارێکدا لەم بابەتەوە کاریگەری بەجێڵێ چوە کەناڵێکی بە ئەتیبارە پیشەییە تاریخێکی هەیە حساب لەسەر هەموو هەواڵێکەکە کە ئەیدا بە خوێنەر کە ئەیدا بە بینەر بەگوێگر بەڵام بەداخەوە لێرە زۆر جار ینی میدیای کوردی ئەنواع کێشەی بۆ کۆمەلگای کوردی بۆ خێزانەکان بۆ تاکەکان دروست کردووە کە لە ئەسڵا میدیا ئەو ئیشی ئەوەیە کە کۆمەلگا خۆشحاڵکە و بتوانێت دەستکەوتی باش بۆ تاکەکان و بۆ کۆمەلگا بۆ خێزان بەدەست بێنێ و بتوانێت دەور و نەخشی پیشەی دەور و نەخشی ئینسانیانەی هەبێ بەداخەوەکە بەرزەنوەر ئەگەر بەردامە بین لە ئەو ڕەهەندە جیاوازانی میدیای کوردی بەڵام لە ئێستا مانوێت لەسەرەوەش قسە بکەین کە کەمێک نزیک بینەوە لە قسەکردن لەسەر بەرەمەکانی خۆتان پێشووی کە لەسەر پەرتووکی شۆڕشی قەندیل قسە بکەین بەگشتی خاوەنی چەند کتێبن دەربارەی ئەو بەرخودانی باکووری کوردستان و بە تایبەتی پارتی کرێکارانش وڵا کاک شادیار من لە دوایین کتێب کە ئەم کتێبەیە و کتێبێکی ترە بە ناوی بزوتنەوەی چەپ لە باشوور و خۆرهڵاتی کوردستان ڕەنگە لە پێڕستی پشتی کتێبەکە هەیە نزیک بە 7 کتێبە ئەمیجە مامۆستا عەبدوڵڵا حەسەنزادە وەکو مامۆستا وەکو سیاسێکی گەورە هەمیشاڵێ باقیلیت پێ بەمەوە چۆنەوە نەفریاکەوی لە ڕاستیە ڕەنگە ئەوانە هەمووی جێی ڕەزامەندی خوێنەر نەبن یان هەمویان یعنی وەکو پێویست نەبن بەڵام بە نەزەری من کەم و زۆر هیلاک بوون و ماندووبوونی ئەو 30 ساڵی کارکردنی پێوە دیارە ئەوە بەگشتی کە بەشێکی ئەم کتێبانە لە بواری سیاسی بواری فەلسەفی بواری ئەدەبی وەلیە کۆڵینەوە و بەشێک لەمانە دیدار و چاوپێکوتن هەموو ئەوانە بە نەزەری من دابەش بوون بەسەر لە چوارچێوەی کۆمەلگای کوردستانە بەشێک لەوانە لەسەر خەبات پێکۆشانی بستنەوەی سیاسی خۆرهڵاتی کوردستانە لەسەر ڕووداوە سیاسیەکانێتی مەسەلەن وەکو شۆڕشی ژینە وەکو پێکۆشانی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان وەکو کۆنگرەی نەتەوەیی مەسەلەن لە باکووری کوردستانیش پەیوەندی هەیە بە دروستبوونی ئەزمموی کانتۆنەکانی خۆراوە پەیوەندی هەیە بە هەڵبژاردنە گرنگەکانی تورکیا کە هەدەفە چەند ڕۆڵی هەیە و پەیوەندی هەیە بە خەبات و تێکۆشانی گەریلا لە قەندیل و ئەو شۆڕش و بەرخودانە و مەسەلەن زیندانی بەڕێز ئۆجالان یعنی هەموو ئەوانە پێم وایە پەیوەندیان بە پرسێکەوە هەیە کە بۆ خوێنەری کوردیا بۆ کۆمەڵگای کوردیا بۆ داهاتووی مێژووی گەلی کورد گرنگن لە ڕاستی ئەوانەی کە پەیوەندی هەیە بە باکووری کوردستانەوە بە خصوصی توانم بڵێم ئەم 6 کتێبن کە لە بەردەستانایە یەکێکیان لە قەندیلەوە بۆ کۆبانی کە دیدارێکە لەگەڵ بەڕێزان جەمیل بایک و مراد قەرێڵان کە کاتی خۆی بەشێکی لەگەڵ یادی بەخێر کاک شۆڕش لێرە بوو گیانی لە دەستدا لەگەڵ ئەو بەشێشیمان کردووە دوایی کتێبی دووهەم لەسەر خەباتی باکووری کوردستان هەژمونی پەکەکە دوای سەرهەڵدانی داعش کە لەوێ لێکۆڵینەوەیەکە لەسەرەوەی دەور و نەخشی پەکەکە لەو ڕووداوانە چی بۆ وەچەند ئەتوانێت کاریگەر بێ و کتێبێکی تریان بە لەگەڵ دیدار و چاوپێکەوتنێکە لەگەڵ هەواڵ جەمیل بایک
فیگەرێکی شۆڕژگەر کتێبێکی تریان لەسەر ڕووداوەکانی ڕۆژاوای کوردستان و پەیوەندی لەگەڵ خەبات و تێکۆشانی قەندیل و ئانت کۆمەڵێک دیدارە لەگەڵ کۆمەڵێک کەسایەتی لە هەر چوار پارچەی کوردستان و کتێبێکی تریان کتێبی 1-2 ساڵەوە پێشە بە ناوی تورکیا و پەکەکە 1970 تا 2021 ئەو ڕوودا و سیاسیانە و بەشێکی زۆر لە تاریخی گەلی کورد لە باکوورە ژێڕێتەوە و دەور و نەخشی هەڵگیرساندنی شۆڕشی پارتی کرێکارانی کوردستان لە 4 تەباق 1994 چییە و بەشێکی ئەم کتێبە وەکو چیرۆکی ڕۆژنامەنووسیا وەکو لێکۆڵینێک سیاسی وەکو داڕشنێک لە ناو خودی تورکیا ئەنجام داوە مەسەن لەگەڵ شۆفێری تەکسیە قسەم کردووە لەگەڵ پەرلەمانتارە قسەم کردووە لەگەڵ مەسەلەن بەڕێوەبەرێکی گشتی حکوومەتیش قسەم کردووە ڕێی و نەزەر و ئەوانە چییە لەسەر کورد ئەوە دوایین کتێبیش شۆڕشی قەندیلە کە دیدار و چاوپێکوتنی بەشێکی زۆر لە سەرکردایەتی یا لە دەستەی بەڕێوەبەری کۆماجباکن کوردستان و پارتی کرێکارانی کوردستانە دوایی بە تەفاسیل قسەی لەسەر بکەین بەشێکی زۆری کارکتەرە فیگەرە سیاسیە شۆڕژگێڕەکانی ناو ئەم حرەکەتە قسە و باس و ڕووداوی ئەوە ئەجێرنەوە کە لە ماوەی ڕابردوو و لەسەر هەموو ئەوانە لەسەر هەموو ئەو حەدەسانە قسەیان کردووە قسەکە لێرەوەی ئەگەر دواتر لەسەر بەوردی قسە بکەین بەڵام من بە کورتیەمێ بڵێم ئەم کتێبە و ئەم کتێبانەی تری هاوشێوەی ئەمە تۆمارکردنی ڕووداوەکانە لە زمانی کارکتەرەکانەوە کە خۆیان یان لە ناو ڕووداوەکەیە دەور و نەخشی گەورەیان هەبووە یان خۆیان خوڵکێنەری ڕووداوەکەن ماندوو نەبن بەڕێز ئەنوەر پیشاندانی دیوی شاراوە و لایەنی سیاسی لە کتێبێکی ڕۆژنامەگەریدا گرنگێکی لە چیدایە وەڵا لە ڕاستیە خۆی ئەسلەن هەر ئیشی ڕۆژنامەنووسی دەرخستنی دیوە شاراوەکانی ڕووداوە سیاسی کۆمەڵایەتی ئابوووریەکانە مەسەلەن بە جەناب بڵێم کاتی خۆی ئۆریانا ڤالانچی ڕۆژنامەنووسی ئیتاڵی ئەوەی خۆی ئەو لە ئەسڵا نووسەرە و مثلەن نۆڤلۆت و ڕۆمانیشی هەیە مثلەن لەو بوارەشا سەرکەوتوو بووە ئەو کۆرپەی هەر لە دایک نەبوو مەسەلەن نۆڤلەتێکی بچووکە بەڵام کاریگەری بەڵام قسەکەی لە کاری ڕۆژنامەنووسیە هێندە سەرکەوتوو بوو دیدارەکانی لەگەڵ مەسەلەن موعەممەر قەزافی لەگەڵ خومەینی لەگەڵ کاسترۆ لەگەڵ بەشێکی زۆر لە سیاسیە ناودارەکانی سەدەی 20 ئەوی زۆر مەشهور کرد کە قسەکەشەوە بوو کە هەرەوەی جەنا بدوتت بەشێکی زۆر لە دیوە شاراوەکانی ئەم سیاسیانەی بۆ خەڵک ئاشکرا کرد یعنی لە دیدارێکە لەگەڵ موعەممەر قەزافی مەسەلەن کە موعەممەر قەزافی ئەو دیدارەی زۆر بۆ گرنگ بووە لەبەرەوەی ڕۆژنامەنووسێکی بە ناوبانگ دیدارەکەکە مەسەلەن عادەتەن کە حەزی لە ئەوە بوو لە دەشت و خێمەی هەڵەدا موعەممەر قەزافی ئەوانەش تەرتیباتی زۆری بۆ کرد بوو بەڵام لە دیدارەکەی دوایین جار ڤالانچی لە دوایی قسەکانیان مەسەن توای دوور و درێژ و باسی کتێبی سەوز و شۆڕشی لیبیا و سەرکردایەتی موعەممەر قەزافی ئەوانەکە دوایی ئۆریانا ڤالانچی سەرنجێکی بۆ دروست دەبێت لە قسەکانیان لێ پرسێ ئەڵێ بە موعەممەر قەزافی ئەڵێ تۆ خواناسی ئەڵێ بەڵێ ئەڵێ هەز ناکەی خوای ئەو هەمووینەی کە ئەو ئێڵێ مەسەلەن ئەوە بۆی قورس بوو مەسەلەن لە قسەکردنیشی لەگەڵ خومەینی بە هەمان شێوە لە هەرحاڵدا نەهات بوو بە تەنها دیدارێکی ڕۆژنامەوانی سادە بەڕێوەبەرێ بەڵکو هەدەفی ئەوە بوو دیوە شاراوەکانی نە ئەو ڕووداوانە بە خەڵک بڵێ هەر بۆیەژ ینی ئەو کتێبە وە زۆر کتێبی لەو هاوشێوەی ئەوە مەسا ئەو دیدارانەی کاتی خۆی لەگەڵ بە نەزیر بۆ تۆ کراوە یان ئەو کتێبەی کە لەگەڵ بەڕێز ئۆجالان کراوە حەوڕەش لەگەڵ ئاپۆ ینی دیارەکە مەسەلەن ڕۆژنامەنووسەکە مەبەستێتی دیوە شاراوەکانی ڕووداوە سیاسیەکانی ئەوە بڵێ خۆی لە ئەسلیشە نازانم مەسەلەن هەندێک کارکتەری سیاسی هەیە زۆر هەز بە بەرپرسیارەتیەکە
زۆر ڕوودا و ناژێڕێتەوە زۆر حەدەست باز ناکە پێی وایە بە تایبەتی لە ناو کووردا زۆرتر هەزەکەم وایە ئەزانی هەندێکی هەستەکەم لە بەرپرسیاریت و خۆپارێزی هەندێکی لە ترسنۆکیەوە بڕاستی یعنی ئەڵە تووشی کێشا بم بەڵام تۆ دیقەت بە مەسەلەن بڕۆ بیرۆریەکانی مەسەلەن بنەزیر بۆ تۆ خوێنەرەوە باسی زۆر ڕووداوینەکە باسی مەسەلەن بیرۆریەکانی هیلاری کلنتن خوێنەرەوە باسی زۆر حەدەسی و کە زۆریش نییە تاریخەکەی کەچی ئێستا ئێمە مەسەلەن کاتێ باسی مەسەلەن یادی بەخێر مەلیک مەحمودی ژەکەین ئێمە ناتوانین زۆر بەجددی لەسەری بوەستین کاتێک کە نامەکانی لەم چەند ڕۆژەی ڕابردوو بڵاو بێتەوە لە یەکێ لە ڕاوێژکارەکانی ئەو کاتێ سەردەمی حکوومەتی بەریتانیا زۆر شت دەزانین قسەکەوەیە ئەبێ ڕۆژنامەنووس لە هەمان کاتە ئیشیشی ئەوەیە لەگەڵ ئەم دیدار و چاوپێکوتنی لەگەڵ ئەم کارکتەرە سیاسیانە ئەیکا هەوڵ بدا مەسەلەن بەشێک لە زانیاری دەستخاییان جۆرێک لە مامەڵەکەیە ئەو چاوپێکەوتنەوە بە قازانجی خۆی تەواوی کە بتوانە زانیاری بە من نەتوانم بڵێم بە هەموو ئەو کتێبانی تا ئێستا لەسەر لانی کەم مێژووی ئەم 100 ساڵە نووسراوە لە 120 ڕەنگە نەنووسرابێتەوە لە 120 نەنووسراوەتەوە مەسەلەن سەرکردەی سیاسی هەیە هەڕووداوێک بازەکە لە 50 ساڵی ڕابردوو هەر قسەیەکی بەجێشتۆ تاوە مەسەلەن ئەڵێ فلانە شت ڕوویداوە لە سەردەمی ئەوە باس یا لە سەردەمی پێشویالەوە یا لە سۆڕەشی فلان بەڵام قسەکەی هیچ بە دوواداچوونێک لەسەر ئەمە نەکراوە خۆشی زۆر نەیتوانیوە فاکتدا بەدەستەوە بە نظری من ئەوەی جەنابە دێڵی زۆر دقیقەکە بەشێک لەو دیوە شاراوانەی کە لە ناو ڕووداوە سیاسیەکانە ڕوویداوە خەڵک بیزانێ هەم بۆ تەجربەی داهاتوو و هەم بۆ ئەگەر هەڵەش بۆ خەڵک دووبارەی نکاتەوە بەداخەوە زۆر جار مێژووی نووسینەوەی مێژووی ئێمە وەکو قسەیەکی بەناوبانگی شەیخانم ئەڵێ عادەتەن مێژوو براوەکان ئەوانەی کە براون ئەی نووسنەوە دۆڕاوەکان ناتوان مێژوی خۆیان بنووسنەوە دی باشە کەوا بێ ئێمە خۆ بەداخەوە لە ماوەی 100 ساڵی ڕابردووە شۆڕشەکانمان سەرکەوتوو نەبوون کەواتە کێ مێژوەکەی نووسیوێتەوە ئەبێ مەسەلەن براوەکان کە دوژمنەکانمان نووسیوێنێتەوە ئەویش بە پێی بەرژەوەندەکانی خۆیان و جارێک ئێمەیان کردۆ بە چەتە جارێک بە تورکی شاخاوی جارێک بە جاسوس و بە خیانەتکاری ئەم دەوڵەتەوە دەڵێت بۆ ئەم مێژووە بە تایبەتی ئەگەر سەرەسەرەوە بێم ئەبێ لە باکوور لە باشوور لە ڕۆژهەڵات ئەم مێژووە ئینستیتویەکی هەبێ دەستەیەکی هەبێ ئەم مێژووە دروستتر بنووسێتەوە لەوە هەر ڕووداوێک مەسەلەن ئێستا لە دە کتێبی بیرۆریەکانی ئەم چەند ساڵەیە ڕووداوێکت بۆ دەرەکەم دە کەس هەریەکە بەجیای گێڕێتەوە زۆر کەس کارکتەرەکان خۆیانەکەن بە پاڵەوان یعنی پێی عیبە بڵێ من لە زیندان احترافم کردووە لە ژێر فشارە بەڵام جاری وایە خۆیەکە بە سوپەرمان خۆیەکە بە کارکتەرێکی عجیب یان لە شەڕێکە کە شەڕەکە بە قازانجی مەسەلەن ئەم حرەکەتە نشکاوەتەوە ناتوانێت بڵێ خەتای من بوو ینی بەداخەوە لێرە قسەکەەوەیە کە نەکرد سیاسی ها چەند شاعری گەورە هەیە نووسری گەورە هەیە بیرۆریەکانی خۆی نووسیوەتەوە لەگەڵ حقیقەتی ژیانی یەک ناگرێتەوە هەڵبەتێمە لە هەمووەکانەوە گرفتی نووسینمان زۆرە کەچی مەسەلەن بڕۆ بیرۆریەکانی جانجاگرۆسۆ بخوێنەرەوە بیرۆریەکانی فروغی فروغزاد ئەو تا لە تەنیشمانە یادی بەخێر بخوێنەرەوە بزانە فروغی فروغزاد چەنە ڕازگۆ و سادە و حقیقەتەکانی ژیانی بازەکە کە ڕەنگە ئەگەر جەنابەت شاعرێکی گەورە بیلێرە حقەتانە باسکەی بۆت گرفت دروستکە بۆ معلوماتی جەنابەت چەندەیە پێش ئێستا فروغی فروغزاد بیرۆریەکانی خۆی نووسیوەتەوە نامەکانی بڵاو کردوتەوە تێگەی کە وەک ئینسانێکی بە جەراعەت ئینسانێکی گەورە چۆن بیرۆریەکانی خۆی نووسیوەتەوە زۆر لە نووسەرە گەورەکانی دنیا بەڵام لێرە بەداخەوە ئێمە حقەتەکانی خۆمان ناڵین بەڕێزانەوەگەر پەیوەند بە کتێبی شۆڕشی قەندیلەوە قسە بکەین ئەمە سەرەتا لەوە دەست پێ بکەین کەمێک باسی ناوەڕۆکی کتێبەکەمان بۆ بکەی و لە چەند چاو پێکەوتن پێگاتوو بە گشتی کۆمەڵک زانیاری تایبەتمان لەسەر ناوەڕۆکی کتێبەکە وەڵا کاک شادیا لە ڕاستیە کتێبەکە شۆڕشی قەندیل ناونیشانەکەیەتی ناونیشانەکەی یەکسانە بە خەبات و تێکۆشانی توان بڵێم 4-5 ڕابردوو بە تایبەتی
باکووری کوردستان و پارتی کرێکارانی کوردستان. چاوپێکەوتنەکە هەردوو هاوسەرۆکی کۆمان جڤاچە کوردستان بەڕێز جەمیل بایەک و بەسێ هۆزاتی تایە، دوجار لە کۆنسەی سەرۆکایەتی کۆمان جڤاکی کوردستان لە بەڕێز مراد قرێڵان دەست پێیەکە، دۆران کاڵکان، مستەفا قەرەسوو، زوبێر ئایدار، ڕەمزی کارتاڵ و فاتمە ئادەر و دیار غەریب و ڕەزا ئاڵتون ئەوانە لە ئەندامانی کۆنسەی بەڕێوەبەرایەتی پارتی کرێکارانی کوردستان یان کەچەکە و دوجاریش هەواڵان باهۆز ئەرداڵ و هەواڵ فەرهاد مەسەڵەن هەواڵ فەرهاد نوێنەرایەتی ئەو کاتەی پێکەکە بووە لە رووسیا خۆم لە مۆسکۆ دیدارەکەم کردو خۆت ڕوبەڕوو لەگەڵ بەڵێ بەشێکی زۆر لەوانە و لەگەڵ بەشێکی تر لە وەکوتم هەواڵ باهۆز ئارداڵ و چەند لە هەواڵانی تر لەو کتێبەیە بەشدارن کە وەکو بەرپرسی پەیوەندیەکانی کەچەکە بوون لێرە یان لە قەندیل هەموو ئەوانە دیداری چاپێکەوتن یان ڕێی ئەوانە بەشێک لەوانە ڕاستەوخۆ کراوە و لە ڕاستیە ئەوە کەسایەتیەکانی ئەو ئەو حرەکەتە سیاسیەن و ئەمە خاڵی دووهەمی من پێشەکیەکەم بۆ نووسیوە پێشەوە شەوێ بڵێم لەگەڵ هاوڕێیەکەم سارە کتێبەکەمان تاوا کردووە کە پێم خۆش بوو خۆشی لێرە بیایە نەکریان نەتوانێت لەگەڵ ئەو کتێبەکەمان ئەوە کردووە کە ئەویش زۆر ماندوو بۆ زۆر کاری کردو پێوە هیلاک بووە پێشەکیەکەم بۆ نووسیوە لەو پێشەکیە بازەوە کەم کە ئەمە بریتە لە مێژووی گەلێک کە بە درێژایی دروستبوونی ئیمپراتۆرەتی عوسمانی و دروستبوونی دەوڵەتی نوێی کەمال ئەتاتورکوانە ئەم گەلە ئەم میلەتە لەژێر دەست دەسەڵاتدارێتی تورکیا چاوساوەتەوە و باسی ئەو ڕێکوتنانی کە لەو بارەیەوە کراوەوە باسی پێکهاتنی پەکەکە لە زانکۆیەکەوە بە ڕێبەرایەتی بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان و جەمیل بایەک و کۆمەڵە سەرکردەکانی ترکراوە و باسی ئەو کردووە کە هۆکاری دروستبوونی ئەم حرەکەتە چییە و شارانەی کە دەوڵەتی تورکیا دروستی کردووە ناچار بۆ ئەم حرەکەتە دروست بێ بۆ بەرخودان و تێکۆشان و مانەوەی گەلی کورد و بۆ داکۆشی لە مافەکانی خەڵکی کورد و لەو پێشەکەیە باس سیاسەتی هەم ئەتاتورک و پانتورکیستم کردووە کە چۆن ویستویانە گەلی کورد بتوێننەوە لە ڕێگوگشەی دەرێنن حاصل پێشەکەەکە مەدخەلێکە بۆ چوونە ناو بابەتەکان و ڕاو سەرنجی هەموو ئەوانەی تایە لە ناو پێشەکەیەکە بۆ چوونیان چیە خاڵی دووەم بوو خاڵی سێهەم ئەمێ بڵێم مەسەلەن چەند دیدار لەگەڵ هەواڵ جەمیل بایی کراوە مثلەن یەکیان پەیوەندی هەیە بە داهاتنی داعشەوە یەکیان پەیوەندی هەیە بە ڕووداوەکانی داگیرکاری عەفرینەوە یەکیان پەیوەندی هەیە بە کەنەکە و کۆنگرەی نەتەوەی کوردستان لەگەڵ مەسەڵەن هەواڵ زوبێر ئایدار لەسەر چەند بابەتی جیە ینی هەر ئەمان هەموو ئەو ڕووداوانەی کە لەو ماوەیە ڕویان داوە بە تایبەتی لە 10 ساڵی ڕابردووە لەسەر ئەم حەدەسانە قسەمان کردووە ینی هاتنی داعش داوی عەفرین کۆنگرەی نەتەوەیی و شەڕی تورکیا و بەرخودانی قەندیل و هەڵبژاردنەکانی هەدەپەی پێشتر دەم پارتی ئێستا لە باکوور و دانووسان و ڕێکەوتنی نێوان حکوومەتی هەرێم و قەندیل و لەسەر هەموو ئەو ڕووداوانەی کە لەو ماوەی ئەڕۆیان داوە گرنگ بوون پەیوەندیان بە شۆڕش و خەباتی گەلی کورد و بە تایبەتی قەندیلەوەیە لەسەرەوە قسەمان کردووە بابەتەکانمان ئەمانەمان دۆکۆمنت کردووە کە مەسەلەن هەڵوێستی هەواڵ جەمیل بایەک چییە سەبارەت بە سەرهەڵدانی داعش و پەلاماردانی کوردستان بەڵێنجا بێگومان ئەمە تەمەنێکە لە بەدواداچوون و گەڕان و پێمان خۆشە باسمان لەو کاتە بۆ بکەیت کە خەریکی نووسین ئەم کتێبە بووی چەندێکتان کادویستووەوە هەندێک لەو ئەزمموی ئەو قۆناغە جیاوازانی کە بۆ نووسینی ئەم کتێبە بڕیوتانە لەگەڵ ئێمەدا بەشی وەڵای لە ڕاستیە بەشێک لەوانە تاریخەکانی تیا بۆ لام بردووە و ویستمەوەش بڵم بەداخەوە هەندێک لەو هەواڵانە جانیان لە دەستداوە شەهید بوون دیارغەریب دیارغەریب و
ئەمەوێ لەو بابەتەوەی کە جەنابی شت باس کرد زۆر باشە بیرۆرێک لەوە بجەرمەوە کاتی خۆی من ئەو کتێبم نووسی دوای سەر هەژمونی پاکە دوای سەرەڵدانی داعش دوای هاتنی داعش و ڕووداوەکان بووانە دیار بوو هەواڵانی پەکەکان کتێبەکان خوێندێتەوە و دیار غەریبیش بە دەقیقی ئەو کاتە نامەیەکی بۆ نردوم ئێسا نامەکەم لە بەردەستانیان نامەیەکی هەژلاپەڕی ینی زۆر باز لە باشی کتێبەکە و لێکۆڵینەوەکەی منەکە بەڵام هەندێک سەرنجی هەیە کاڵێ ئەمانە پێویست بوو دەقیقتر لەسەری بوەستی و بێگومان بۆ چوونەکەی حقەتی شتیا بوو یادی بەخێر دوایش ئەوەی نووسی بوو کە پێم خۆشە لە دەرفەتێکە بیتە قەندیل یەکتر ببینین هەم مناقشەی زۆرتر بکەین ئەم کاری زۆرتر بکەین بەداخەوە کە ئێمە ئەو شەهید بوو ئێمە نەمانتوانی ئەوە بکەین بەڵام لە ڕاستیە خۆت بۆ معلوماتی جەنابێت هەموو کتێبێک هەموو کارێک کاتێکی زۆریەوێ و ئێنەرژیەکی زۆر سەرڤەکەی بەڵام ئەمانە وەختێک کە ئینسان ئامانجێکی هەیە استراتیژیشی هەیە و ئارەزووی بۆ کارێک هەیە ڕەنگە زۆر قورس نەبێ بە نەزەری من بەڵام لە ڕاستیا لە ناشارمەوە کاتێکی زۆری پێویست بۆ هەندێک لەوانە پێویستی بە ڕێگا و بڕێنی کاتێکی زۆر و ئەوە دوور بووە و هەندێکی پێویستی بە چاوەڕوانی زۆر بووە و هەندێکی پێویستی بە خوێندنەوەی زۆرتر بووە و لەگەڵەوە شادێک لە ئەوروپا بەڵێ بەشیشیان لە ئەوروپا بووە لە بارگاکانی کەچەکە لە تەلەڤیزیۆن لە ئەوەی وەکوتم مەسەرەن بەشێکی لە مۆسکۆ بووە بەهەرحاڵ ینی کاتی زۆری ویستووە و پێم وایە لانی کەم بۆ باشووری کوردستان کتێبێکی لەم شێوەیە ڕەنگە یەکەمین بێیان سەرەتای کارێک بێ کە بتوانێ تێڕوانین و بیر و باوەڕ و بۆچوونی سەرکردایەتی قەندیل بگەێنێ و بتوانێ هەموو ئەو ڕووداوە سیاسیانەی ئەو ڕووداوە گرنگە و چارەنووسازانی کە لەو کاتەیە ڕوویداوە من لەنا ئەم کتێبەیە جاشایەت مەسەلەن ئەمە بە تەنها بریتینی بەڕاستی ناتوانانی ئاوا سەیرێکی بڵێ ئەمە تەنها خزمەتە بە شۆڕشی باکوور شاید ئەگەر هەڵوێستی ئەم حرەکەتە سیاسیە لە داهاتووە بگۆڕێ ئەمە وەکو فاکت و دۆکۆمێن دەمێنێتەوە ئەمە ڕێی بووە ئەمە بۆچوونی تۆ بووە لەسەر ئەم بابەتە و ئەمە هەڵوێستی تو ئێستا بەداخۆ ئێمە زۆر جا لەناو حرەکەتی سیاسی لەناو حیزبی سیاسی نەک لە ماوەی مەسەلەن بڵێم سەدەیەک نەک لە ماوەی نیو سەدە لە ماوەی 20 ساڵە جاری وایە لە ماوەی 6 مانگە سەرکردە سیاسیەکانی ئێمە هەڵوێستەکانیان 180 پلاگۆڕێ لە کەسێکی ئەو پەڕی چەپی ڕادیکاڵەوە بۆ بە کە چەپێکی بۆ بە ناسیۆنالیستێکی سیر یان بە پێچەوانەوە لە ناسیۆنالیستێکی پەرگیرەوە بۆتە ئیسلامیستێکی پەرگیر یان لە کەسێکی ناسیۆنالیستەوە جاری وایە بەداخەوە پشتی لە هەموو بیر و باوەڕەکانی کردووە ینی مەبەست ئەوەیە دیدار و چاوپێکەوتن و کتێب ئەبێ ئەوە بزانی کە وەکو فاکت و دۆکۆمنت و بەڵگە ئەمێنێتەوە و گرنگی شەکە ئینسان داکۆشی لە مەبعدیەکانی خۆیان بکە من گلەیم لەوە نیە استراتیژی خۆ دەگۆڕی بەپێی هەلومەرجی سیاسی و زروفی ذاتی و موزوعی بابەتەکان بەڵام قسەکەوەیە ناکرێت پشت لە بیر و باوەڕەکانت بکەی بە تایبەتی بۆ منفعەتی شخصی زۆر جار ئێمە لەناو حرەکەتی سیاسی کوردی لەناو سەرکردایەتی سیاسی کورد گۆڕینی بیر و باوەڕ و گۆڕینی نەهجی سیاسی و بیر و باوەڕەکانی پەیوەندی بە شتی زۆر ذاتی ئەوە هەبووە و پشتی کردووە لە زروفە مەوزوعی و نیشتیمانی و نەتەوەی و ئینسانی و ئەوە بۆیە بە نظری من بیر و باوەڕ گرنگە کە ئەوانە پێم وایە بیر و باوەڕی زۆر وە بۆیش هەر بۆیش لەسەر مانەوەی لەسەر ئەم بیر و باوەڕە بۆیە بەشە لەوانە شەید بنجیانیان لە دەستاوە ڕاستەجاب بەڕێزەندەر من ڕاستی مەسلەی دۆکۆمنتکردن و ئەرشیف هەرویستم بیکەم بە پرسیارێک بەڵام خۆتان هێناتانە سەر زمان کە لەبەرەوەی کە کەسایەتی هەرە بڵین دیارەکان لە نێو ڕێڤەبەری کەچەکەوە پەکەکای بەشداریان لەم کتێبەکرد دیارە بێگومان ئەمە ڕەئی ئەو حرەکەتەشە ینی لە هەمانی ئەمە وەکو ئەرشیفێک و دۆکۆمنتێکی ژۆک و ڕەئی شخصنی ڕانی ڕێی حرەکەتێکی گەورەیە جا ئەمەوێت لە پەیوەند بەوە بپرسم ینی من لە پێشەکیەکە
خۆشت باسە کرد کەمێک بڵین بۆ من جێی سەرنج بوو نمونە باس لەوە کردووە لە ئەتاتورکەوە هەتا کۆگەینە ئێستا کە بڵین ساڵی 2024 و ئەم کتێبە لەگەڵ ڕێڤەبەری حرەکەتێکی گەورەیە بڵاو ئەبێتەوە ینی لە چەند مانگی ڕابردووە 100 ساڵ بەسەر تەمەنی کۆماری تورکیا تێپەڕی ینی قسە و باز زۆر لەسەرەوەکانی 100 ساڵ تەمەنێکی خوێنایی و کوشتن و بڕین و قڕکاری و پاکتاوکاریکی گەورە بوو بەڵام لەم کتێبەیە ینی بۆ من حەزەکەم لە خۆت بپرسم وەکو نووسەری کتێبەکە وەکو ئامادەکاری کتێبەکە ینی چۆن مەبەست چییە کە مێژوویەکی پڕ لە خوێن و کوشتن و بڕینی کۆماری تورکیا لەگەڵ مێژوویەکی ئازادی خوازی و مێژوویەکە کوردی دووبارە هێناوەتەوە سەر سەحنەی مێژوو لەم کتێبەیە یەکەگرنەوە ینی هۆکارەکە چییە بە دیاریکراوی کە مێژووی کۆماری تورکیا ئەو مێژووە پڕ لە کوشتن و بڕین و خوێنە لەگەڵ مێژووی بەرخودان و تێکۆشانی کورد بەگشتی و باکوور بە تایبەتی هێناوە وەڵا خۆی لە ڕاستیە ئێمە هەدەفەکەوەی هەم ئەو مێژووە داپلۆسێنەرە ئەو مێژووە توتالیتارە نیشان بین کە بەرامبەر گەلی کورد کراوە وەکو ڕەهەندێکی چ لە ماوەی 100 ساڵی ڕابردوو یا با بڵم لە دوای دەوڵەتی نوێی تورکیای کەمال ئەتاتورک و چ ئەم دیوەشی پیشان دەین کە بەرخۆدان و تێکۆش و قارەمانێتیە خۆ مەسەرەن پارتی کرێکارانی کوردستان ڕەنگە دروست نەبووە و لە شاغ نەبووە ئەگەر مافەکانی خەڵکی کورد لە باکوور بسەلمێنرایە بدرایە هەر ئەو کاتێک کە جەنابەت باس کرد لە سیڤەر و لۆزان ئەو کاتێک کە مافەکانی گەلی کورد لە بەندی 64 جێکراوە کە کوردیش دەوڵەتی هەبێەوە دەنگی لەسەر بدرێ و ئەوانە خۆگەر ئەو کاتە مافەکانی گەلی کورد دروست کرایە و لۆزان نەهاتایە و تورکیا نەهاتایە سەرخات بۆ هەڵوەشانەوەی مافەکانی گەلی کورد خەڵک هاتە شاخەکان ناو هەموو قوربانیە درا ناو هەموو خوێنان ڕژە بەڵام قسەکەوەیە کە ئەم دەوڵەتە چ لە سەردامی ئەنی ئێستا توانم بۆت باسکەم لەو کتێبەیە ئەو قەتڵ و ئامانەی کە ئیمپراتۆریەتی عوسمانی کردوێتی لەو 600 ساڵی تەمەنی بەشێکی زۆری ئەو جینایەتانێتیایە لە کوشتنی میرەکانەوە لە دەرکردنی جەلادەت بەدرخان و داخستنی ڕۆژنامەکەیەوە لە کوشتنی خەڵکێکی زۆری ڕابەرانی گەلی کورد و دابرکاردنەوەی شۆڕشەکانی دەرسیم و شێخ سەعیدی پیران و بەکارهێنانی گازی کیمیایی و کوشتنی خەڵک و قەتڵ و ئام و تا زمان بڕین و تا ئەوەی کە نابێ تا ئەوەی کە مانیفێستی کەمان لە تاتورک ئەمانە تورکی شاخاوین وەدوجاریش ئەوەیە بێ بە مانیفێستی ئەوەی کە هێشتا تورکەکان بانگەشەی بۆکەن کوردی بەختەوەرەوەیەکە مردووە و دەوڵەتێک لەسەر مانگیش بێ کورد بە ئێمە ئەی ڕوخێن دژایەتەکەین ئەو مانیفێستەیە هاتووە تا ئێستا و ئەردۆگانی تا ئێستای ئەردۆگانیش درێژەی پێدا خۆ لە بەرامبەر ئەم چەسانەوە و مەینەتی و قەتڵ و ئام و جینۆساید و کیمیا بارانکردنە دەرەنجام تحصیل حاصلە کە شۆڕشێک دروزە بێ و بە درێژایی دنیاوا بووە بەڵام قسەکەوەیە کە ئێمە توانین شایەدیەوەین لە 1920 حرەکەتی سیاسی لە باکوور هەبووە دوجاریش هەبووە دوایەوەش هەبووە کۆمەڵی سەرخۆبوون هەبووە و خەڵکانێکی زۆر هەبوون دوای نەفی کراون و دوایی لەگەڵ دەوڵەتی تورکیا سازشیان کردووە کۆمەڵی اتحاد و تەرەقی کورد هەبووە و زۆر ڕێکخراوی سیاسی هەبووە لەو کاتانەیە و بە دوای ئەوەش کاوە و دەدەکە و چیچیوان هەبووە بەڵام ئەوانە تێکۆشەر بوون سیاسی بوون بە ئامانجی تێکۆشانی لە پێناو گەلی کورخەباتیان کردووە بەڵام قسەکەوەیە کە لە 76 بەڕێبەرایەتی بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان وەکو پێشتر ژوتم کۆبوونەوەیەک لە بینی چەند کەسێکە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم ئیستیبداد و بەرگرتن بەم ستەمە نەتەوەی و نیشتیمانی و ئینسانی و ئەوی کە لەسەر کۆمەڵگای کوردستانە حرەکەتێک لە 76 بنیاد دەنرێ ئەم حرەکەتە سیاسیە ڕێگا شوێنی خۆی ئەگرێتە بەر و گرنگیەکەی لەگەڵ جیاوازیەکەی لەگەڵ ئەحزابی سیاسی پێشوو حرەکەتی سیاسی پێشوەیەکە باش خۆی ئاماداکە و کارەکانی زۆر بەنهێنیەکە و ئیستراتیژ و
مەبادیەکی جیاوازتر پیاداکە و خەڵکانێکی زانکۆی و ڕۆشنبیر و خەڵکانێکی چەپ و یەکەم ئامانجەکە زۆر باش دیاریەکەن و تاکتیکەکان زۆر باش دیاریەکەن و ئامادەکاری و حازرایی زۆر باشی بۆەکەن واتوانن بارودۆخەکە زۆر باش بخوێننەوە و پێداویستەکانی کۆمەلگای کوردستان و ئامادەکاری و هاوپشتی خەڵک بۆ ئەم حرەکەتە باش لێگەدەنەوە و پەیوەندیە دیبلۆماسیەکان و ئەوەی کە پێڵەن پشتی جەبهە وەکو سووریا و لوبناان و پشتیوانی لە حرەکەتی کوردی لە بەرامبەر ئەو کێشەملمانیانی کە لە نێوان تورکیا وڵاتانی یۆناان قبرس و بولگاریا و تەنانەت ئەو کاتە مۆسکۆ و عێراق و ئێران هەیە هەموو ئەوانە بە نظری من بەباشی دراسە کراوە و ئەم حرەکەتە حرەکەتێکی ئاسان نەبوو وەکو ئەوانەی پێشوو بە پەلامارێک بگرتنی دوو کەس بە خستنە زیندانی 4 کەس حرەکەتەکە هەڵوەشێتەوە ئەمەیان بۆ نەکرا ڕاستە بەشێک لە دامەزرێنەرانی ئەم حرەکەتە خرانە زیندان و شەهید بوون بەڵام لەگەڵ ئەوەیە ئەم حرەکەتە زۆر بە بیر و باوەڕ زۆر بە ئیمانیش قایم خۆی دەرخست و هەموو ئەو هەڕەشە گەورانەی کە لەسەر کۆمەلگای کوردستان بوو لەسەر تاکی کورد بوو لە باکووری کوردستان باش خستێ بەردەستی خەڵک باش خەڵکی تێگەیان بۆیە دەرەنجام بەم حرەکەتە سیاسیە بەم ئامادەکاریە شۆڕشی 4 تەباغ 1964 دروستە بێ و کامپی مەشق و ڕاهێنان و دروستکردنی ئەرتەشی ڕزگاری گەلی کوردستان ئەرگەکە و دوای هەرەکە و ئێستا ئەمە ئەتوانێ سەرنجی خەڵک بۆ خۆی ڕابکێشێ واتوانێ ئەوەی کە دەوڵەتی تورکیا تووشی شۆشێکی گەورە بکە کاتێکە 4 تەباغ ڕۆدا و لەو کاتەوە کە پێکەکە مەسەلەن توانیوێتی هەلومەرج و بارودۆخی نالەباری تاکی کورد لە کۆمەلگای باکووری کوردستان بناسێ و بتوانێت داکۆشی لێ بکە و هەموو کەس ئێستاکانە نەک هەر وەکو جاران خەڵک ناتوانێت لە ماڵەکانی خۆیان بە کوردی قسە بکە ئێستا لە ناو پەرلەمانی تورکیا سەرۆکی پەرلەمان وەختێک لە یەکێکە پرسێ لە یەکێ لە بایدەمیرە پرسێ کوردستان لەکوێڵە لە ناودڵی منە ئەوەنەی کە ئەم شۆڤێنێتە تووڕاکە و نیگەرانیەکە و قەڵسیەکە بەڵام قسەکەوەیە ئەم حرەکەتە تازە چۆتە ناو ڕەگی کۆمەلگاوە لە ناو ڕێگی کۆمەلگایە و دوای مەسەلەن ئەمەندەی خوێن و شەهید و قوربانی بۆ دراوە دەوڵەتی تورکیا ئەوەندەی من لە بیرم بێ لانیکەم لەم 40-50 ساڵەیە بەردەوام وتویانە یا پەکەکە لە ناوبین یا پەکە لە ناوبین بە ئێستاشەوە کە لە چەند ڕۆژ لەوە بێژی لێرە بەرنمەیەکمان کرد بەو هەموو هێرشانەی چنگی خفڵ و چنگی پڵنگ و چنگی 50 ساڵە بەردەوامە 50 ساڵە نەیتوانیوە نەگەم حرەکەتە لە ناوبەرێ خەڵک ئەڵێ حرەکەتێکی سیاسی وەختە سەرۆکەی لە زیندانە بەهێزتر بووە بە قووەتر بووە ئەوە بە نەزەری من لە ڕۆڵ و گرنگی سەرۆکەی کەم ناکاتەوە بەڵام ئەو قسەیەکە کە ئەم حرەکەتە توانیوێتی داکۆشی لە مافەکانی خەڵک بکە و ئەو خەڵکی لە پشت بێ بۆیە بە نەزەری من ئەم شۆڕشە دەرەنجامی ئەو زوڵم و فشار و نەهامەتیە بۆ کە تووکی ئەخسوێتی سەرگەلی کورد ئەگەر ناگەلی کوردیش حەزەکە ینی خەڵک حەز ناکە شەڕ بێ خەڵک شەهید بێ گەریلا شەهید بێ و تەنانەت پێم وانە نەقەندیل لە پارتی کرێکارانی کوردستان هیچ کەس حەزکە سەربازی تورکیش گیانی لەدەستدا بکوژرێ و شەهید بێ بۆ دایکێکی کە پێی وایە گەریلایەک شەهید بێ زۆر سەختە بەڵام قسەکەوەیە کە تۆ وڵاتەکەت داگیر کراوە ناسنامەکەت داگیر کراوە سوکایەتیت پێیەکە زمان ناهێڵێ قسە بکەی مناڵەکانت نایڵێ بە کوردی بدوێن و لەسەر خاکی خۆت تەتریکت دەکا هەموو سنوورەکانی تەلبەند کردووە هەموو سنوورەکانی می ڕێژ کردووە بە فڕۆکەی F16 لە ڕۆبۆسکەی خەڵکی مەدەنیە کوژێ و باسی ڕۆژتاوانە دەوڵەتەکە باسی دیموکراسیەکە کەچی 12,000 ئەندامی کەچە دەیخسۆتە زیندانەوە باسی دیموکراسیەکە کاتێک ئەندامەکانی هەدەپە دێنە ناو پەرلەمان بە بیانوی جیاواز ئەیان خاتە زیندانەوە سوکایەتیان پێیەکە قیوم داهانێ بۆ سەرۆک شارەوانیەکان و هەر کەس بڵێ کوردم پێی وایە ئەمە دەوڵەتی تورکیا پارچە پارچاکە لە بەرامبەر ئەم هەموو زوڵمستەمەیە ئەم حرەکەتە لە دایگەری حرەکەتە بەردەوامە بێ هەتا ئەم زوڵمستەمە بە نەزاری من نەک لە باکوور لە هەر کوێی دنیا زوڵم مستەمی ئاوا هەبێ
بە نەتیژەش ئێمە جاز بە جوهد و ماندووبوون و قوربانیدانی شۆڕشەکە بێ یان زروفێکی مۆزوعی دێوەکۆی لە باشووری کوردستان ئەزمونێک پێکاتۆ دای ڕوخانی دیواری بەرلین یان لە ڕۆژاوی کوردستان زروفێکی مۆزوعی وەکو ڕووداوەکانی بەهاری عەلی پێکاتەوە دوو ئەزمونە بە هەموو کەم و کوڕیەکانیەوە زۆر باشترە لە ئیدارە و دەوڵەتی داگیرکەری تورکیا و ئێران و عێراق و سووریا بەڕاستە ڕخنیان لەسەر هەموو ئەزمونە بۆیە بە نەتیجە پێم وایە ئەم شۆڕشە دوو ڕێگای زۆرتری لە بەردەمانیە یان دەوڵەت دەبێ ملدا بۆ خواستەکانی بە پرۆسەیەکی دیموکراسی و ئازادی وەکو ئەوەی کە لە کۆلۆمبیا ڕوویداوە لە نێوان حرەکەتی فارک و دەوڵەتی کۆلۆمبیا ئەوەی کە لە نێوان شینفین لە ئێرلندا و دەوڵەتی ئێرلندا ڕوویداوە یان ئەوەی کە ئەم شۆڕش و قوربانیدانە بەردەوامە بێت تا بەدەستێنانی مافەکانی ڕاست بەڵێ بێگومان کاتی بەرنامە کەشمان بەرەو کۆتایی دەچێت بەڵام بەسمانە کە بپرسینەوەی کە گرنگی ئەم پەرتوکە بۆ گەلی باشووری کوردستان چییە کە لە کاتێکا کە مێژوو خەباتی 50 ساڵی پارتی کرێکارانی کوردستان دەخاتە بەردیدەی خوێنەر و هاوکاتیش ئەگەر بکرێ بە کورتی باز لەو پەیوەندی پەدەکا لەگەڵ دەوڵەتی داگیرکەری تورکیا لەم کتێبەدا چۆن هێنراوەتە زمان لە ڕاستیە هەموو کتێبێک بۆ هەموو ئینسانێکی سەرگۆی زەوی گرنگی خۆی هەیە بەڵام لەبەرەوە ئێمە ژانی هاوبەشمان هەیە خەڵکی باشوور و باکوور ڕۆژهەڵات و ڕۆژاوە پێم وایە کتێبە بۆ هەموو کوردێک گرنگە کە ئەو مێژووە بخوێنێتەوە و ئەو خەبات و تێکۆشانە بناسێ و ئەو زوڵم و ئیستیبداد و تۆتالیتاریەی دەوڵەتی تورکیاش هەست پێ بکە چونکە ئەزانی هەر ئینسانێک کە ئەو زوڵم و ستەمە نەبینێ هەر تاکێکی کورد ئەو هەموو زوڵم و ستەمە نەبینێ کە لەسەر تاکێکی باکووری کوردستانە قسەیەکی مارکسە قسەیەکی مارکسی گرنگ هەیە هەموو ئەو دەوڵەتێ ئەو سیستەمانەی خەڵکێکە چەوسێنەوە خۆشیان لە دوایە چەوسێنرێنەوە ئێمە کاتی هەز بە چەوسانەوەی خەڵکی باکوور نەکەین دڵنیا بە خۆشمان لە چەوسێنرێنەوە بۆیە ئێمە پێویستمان بۆیە ئەو چەوسانە و ئیستیبداد و قەتڵ و ئامە مثلا نائینسانی یەکری هەستی پێ بکەین و ئەم شۆڕش و خەبات و قوربانیدان و بەرگری کە هەیە هەستی پێ بکەین ڕغمی ئەوەی تۆ ڕەخنە لە شۆڕشەکە هەیە لە سەرکردەکە هەیە لە ئیدۆلۆژیەکەی هەیە لە تێگەشتنی هەرچێکەوە بە نەزەری من ئەوە شتی زۆر شخصیە ئەخری ڕەخنەتە بێ لەم حرەکەتە سیاسیە لەگەڵ فکرەکەی نەبی لەگەڵ ئیدۆلۆژیەکەی نەبی لەگەڵ تێڕواین و هەڵسوکەوتەکەی نەبی بەڵام لە واقعدا ئایامە خەبات و تێکۆشانە بۆ بەدەستێنانی مافەکانی گەلی کوردیانە ئەو بە نەزەری من دیوێکێتی کە پێویستە هەموو کەسێک سەرنجی خۆی هەبێ لەسەر ئەم کتێبانە و هەڵوێستی ئەم حرەکەتە سیاسیە بزانێت لە ماوەی ڕابردوودا ئەگەر بکرێت لە پەیوەندیەکانی پەدەک و لەم کتێبەیە لە چەند شوێن زۆر لە 4-5 لەم بەڕێزانە باسی ئەم پەیوەندیانەکەن و گلەیان هەیە لە ڕەخنەیان هەیە لە پەیوەندی نێوان دەوڵەتی تورکیا و پارتی دیموکراتی کوردستان بێگومان ئەوە لە بەرنامەکانی پێشوە باسمان کردووە هەلومەرجێکی سیاسی هاتۆتە پێشەوە پەیوەندی بەباری جوگرافیا و جیۆپۆلۆتیکەیە ئەو سنوورانەی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ تورکیان و ئەم سنوورانە لێرە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران ئەمانە بێگومان پەیوەندی دروزەکە و ئەوان ڕەخنیان لەوەی هەیە کە پارتی دیموکراتی کوردستان نابێت بە بەشێک لە هێرش و پەلامارەکانی تورکیا بۆ سەر قەندیل بۆ سەر پارتی کرێکارانی کوردستان بۆ سەر ڕۆژاوی کوردستان بەڵام قسەکە بەشێکی ئەم کێشانە پەیوەندی هەیە بە دەخالەتی پارتی دیموکراتی کوردستانەوە لە کێشەکانی ڕۆژاوی کوردستان کە پێی وایە ئەنە کەسە بێبەش کراوە لە ناو سیستەمە حکومڕانیەکەیە کە لە کاتێکە ئەنە کەسا توانێت جێگا و پێگەی سیاسی هەبێ بەڵام ناتوانێت هێزێکی سەربازی هەبێ ئەو مەسەڵەن بۆچوونی کانتۆنەکانی خۆراوە بۆ پێشتر وەرەگەڵ ئەو شان پێم وایە هیچ هێزێک نابێ لە پشتی داگیرکەرانی کوردستانەوە بوەستێ و پێویستی بەوەیە من جاری تریش باسم کردووە لەو کتێبەشا کە پێشتر باسم کرد کۆنگرەی نەتەوەی کوردستان بۆچی پێم وایە ساڵی 2013 هەوڵێکە بوو بۆ بەستنی کۆنگرەیەکی نەتەوەی کوردی بە ئامادەبوونی هەموو ئەحزابە سیاسیەکان هەر 4 پارچەی کوردستان کە نەگەیشتە نەتیجە بۆیە پێم وایە ئێشتاش پێویستی بەو ڕەوشە هەیە مەسەڵەن پارتی دیموکراتی کوردستان و پێکاکاویەکێتی نیشتیمانی کوردستان و کۆمەڵ و دیموکراتۆکە حزبی ئەساسی لەم 4 پارچەی کوردستان زایدەن هەسەدا یان یەپەگە و یەپەژە پێویستە لەسەر مێزی گفتوگۆ دانیشن ڕێکەوتنێک ئیمزا بکەن کە پشتیوانی دەوڵەتایی داگیرکەر نەکەن
و پشتیوانی و هەماهەنگی نێوانم هێزە سیاسیانە بۆ خەباتی تێکۆشانی گەلی کوردستان بەردەوام بێ و هیچ هێزێک لەژێر هیچ ناوێکە نابێ پشتیوانی لە دەوڵەتی داگیر بکە بە نظری من ئەمە چارەسەرە ئەگەر نامەس هەم ئەو دەوڵەتانە سوء ئیستیفادەکەن لەم پەیوەندیانە و بەداخەوە هیوادارم لەمەش ڕووداوی ناخۆشتر ڕوونەداوە بێ ئەوش بزانین بارودۆخی خۆرهڵاتی ناڕاست بە دوای شەڕی ئۆکرانیا و رووسیا بە دوای کێشەکانی غەزە و فەلەستین لەگەڵ ئیسرائیل و بە دوای هەموو ئەو قەیرانەیە کە لە منتقەکە هەیە قەیرانی قوڵن و ئەم کێشانی کە لەگە حکوومەتی عێراق هەیە و زۆر ڕووداوی تر بێ مەسەلەن خۆی حازر کا بۆی هاوپەیمانێتیەک دۆستایەتیەکیان یەکگرتووی هێزە سیاسیەکان گرنگە و لە هەمان کاتیشە ئەوەندەی من بزانم لە بەرنامەی پێششا باسمان کرد ئێستا هەر ئێستا دەوڵەتی حازراییەکە بۆ هێرشێک بۆ سەر قەندیل بلانی کەم ئەوێ هێزە کوردیەکانیش بەشدار بن لەو گەلە کۆمەکیە کە هیوادارم نە ئەوە بکرێ و هێرشەکانیشان لە بەرامبەر ئەو خەبات و تێکۆشان و بەرخودانەی کە 40-50 ساڵە هەیە تێک بشکێ کە دڵنیاشن تێگەشکێ هیوادارم خەباتی باکوور سەرکەوتوو بێ و سپاس بۆ کاتەکەت یەکمان گفتوگویەکی ئەمەچەشمان لەبارەی کتێبەکانەوە کرێمەش هیوادارین کە کتێبەکە زیاتر بخوێنرێتەوە ئێوەش هەر بەردەوام بن بە دوای کاری باشترە. زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون تا بەرنامەی داهاتوو هەر شاد بن. کامران.